من دکتۆر ئاسۆ سەعید محەدی پسپۆڕی نەشتەگەری گشتی و لە هەمان کاتا وەکو بەشداربوویەکی نزیکەی 8 ساڵ زیاتر لە نەشتەگەریەکانی بەشی غوردە و گرێکانی مل بەشدارم لە تیمی نەشتەگەری سمارت. ئەمڕۆ لەو ئیڤنتە ساڵانەیە کە ڕڤیوێکی خێرا و چۆن بڵێ باسی شێوازی نەشتەگەری و چارەسەری نەخۆشیەکانی نەخۆشیە شێرپەنجەیەکانی غوردە کرا لەو ئیڤنتە ساڵانەیە. بابەتەکەی من لەسەر جۆرێک بوو لە جۆرەکانی شێرپەنجەی غوردە. خۆی غوردە چەند جۆرێکی شێرپەنجە هەیە. بابەتەکەی من لەسەر یەکێک بوو لەوانە کە قەبارەکەی 1 سانتیمەتر و بچووتر لە 1 سانتیمەتر بێت. لێرە باسی شێوازی چارەسەری ئەو نەخۆشیەمان کرد. وەکو چارەسەری ئەو جۆرە نەخۆشیی کە من باسم کرد ئەمڕۆ لە وڵاتان چۆن باسەکرا بە شێوازێکی سەلامەت، یعنی ئەم جۆرە شێرپەنجەیە کە بڵاوترینی جۆری شێرپەنجەیە و قەبارەشی بچووکە جۆرێکی سەلامەتە حتا لە وڵاتە ئەوروپیەکان لە یابان لە ئەمریکا لە چەند وڵاتێکی ئەوروپی محاولە ئەویان کردو کە ئەم جۆرە شێرپەنجەیە بۆک چۆن بڵێ بە شێوازێکی دەرمان یاوەکو بەس متابعەکردن چارەسەری ئەم جۆرە نەخۆشیانە بکەین، بەڵام هەتا ئێستا بە تەواوەتی ئەو شتە پشتڕاست نەبێتەوە. ئەمە بۆچی کراوە؟ بۆ ئەوە لە وڵاتانە باسی ئەم بابەتەکەن چونکە ئەم جۆرە نەخۆشیەکی سەلامەتە و ئەگەر بێت و نەشتەرگەری بکرێ بە تەواوەتی بنەبڕ ئەکرێ و نەخۆشەکە بە تەواوەتی چارەسەرە بێ و جارێکی نەخۆشەکەی بۆ ناگەڕێتەوە. بەڵێ ئەوکوتم ئەومان بۆ دەرکەوت کە لەم ئیڤنتەیە باسی چەندین بەحسمان کرد کە لە وڵاتانی دەرەوە کراوە سەبارەت بم جۆرە نەخۆشیە کە ئەتوانی بە ئاسانی چارەسەری بکرێت بە هەندێک لە نەخۆشەکان هەر بە چاودێریکردن و هەندێکیان بە لابردنی بەشێک لە خودەکەی و ئەگەر زۆر لە حاڵەتێکی پێشکەوتووە بێ نەخۆشەکە بە لابردنی تاوای خودەکە نەخۆشەکە چارەسەرێک لێ و کۆتایی بە نەخۆشەکەی دێت. ئیڤنتەکەی ئەمڕۆمان زۆر بەدڵ بوو، ئەلحەمدولیلا زۆر باش بوو و پێشنیارمان ئەوەی لە داهاتووە کاتێکی زیاتر ببەخشرێت لە کاتی پرزنتیشنەکانە و دکتۆر و پسپۆڕی زیاتری وڵاتانی دەرەوە بەشدار بن لە ناو ئیڤنتەکەیە و زیاتر گرنگی بدەن بە بابەتە ئەپدەیتەکان ئەوانی کە زۆر تازەن و دۆزراونەوە لە وڵاتە ئەوروپیەکان بتوانین ئێمەش لەم وڵاتی خۆمانە جێبەجێ بکەین لەبەر مەسلحەتی نەخۆش و قازانجی نەخۆش.